بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 26 ڕاهێنانی ئاراستەکرا و هێزەکانی ژمارە 10 هەژمێر بکە. پرسیاری ژمارە 1 10 توان نێگەتیڤ 2 کو هەژمێری بکەم. دووسێ ڕێ هەیە، یەک لەوانە ئەو ڕێیە 10 کەم 2 یاسایەک هەیە کە ئەو هایە ئەگەر من توانەکەم بە نێگەتیڤ بوو بە کەم بوو دەتوانم توانەکەی بکەمە پۆزیتیڤ و بیکەمە کۆ ئەگەر هاتوو ئەو هام نووسی. هەمیشە لێرە یەک وەکو ڕێژە دەینووسم، یەک لە سەرەی کەرتەکە، لە ژێرەوەش هەمان ژمارەی دەنووسم، تەنیا نێگەتیڤەکەی نانووسم. 10 توان 2 هەمان شتە. چ بنووسم 10 توان کەم 2 چ بنووسم 1 دابەش 10 توان 2. لەبەر چ ئەوها دەنووسم؟ چونکە ئاسانترە هەژمێرکردنی. لێرە یەکەکە وەکو خۆی 10 توان 2 دەزانم یەکسانە بە 100. ئەوجا 1 دابەش 100 ئەگەر وەکو کرد نەینووسم، وەکو ژمارە چی دەی بینووسم، دەتوانم ئەوها بینووسم یەکسانە بە 0 فاریزە 0 1. لە چێ هات ئەو 0 فاریزە 0 1؟ ئەگەر نەزانم یەکەکەی دەینم، دابەشی 100 دەکەم بە دوور و درێژی. 1 دابەش 100 نابی 0 فاریزە. 0 چیش زیاد دەکەم. 10 دابەش 100 دیسان نابی 0 چی دیسان زیاد دەکەم. 100 دابەش 100 دەبی یەکسانە بە 1 1 جاران 100 هەر 100 لێ بڕوا 0 کاتە ئەنجامەکە کردیا 0 فاریزە 0 1. بەڵام ئەمن پێویستە ئەو دابەشکردنەی بە بێ ئەوەی بە دوور و درێژی دابەشکەم بزانم کو. چونکە ژمارە چی گچکەیە و ژمارە چی گەورەیە، کاتە یەکسەر 0 فاریزە. ئەوجە تەمەشا دەکەم چونکە 100 لێرەش یەکەکە وەکو خۆی دەنووسمەوە 0 دەبی لێرە هەبی، چونکە 100 2 سفری هەیە واتە لێرە دەبی 2 خانە هەبی. ناتوانم ئەوها بینووسم، ئەوە هەڵەیە، چونکە ئەوە دەکا 1 دابەش 10 نەک دابەش 100. کاتە ئەوانە ئەو دابەشانە پێویستە ئەمن بزانم ئەگەر لیان ویستم ژمارەکە وەکو ژمارە چی دەیی بنووسم. واتە 1 دابەش 10 دەبی بزانم یەکسانە بە 0 فاریزە 1. 1 دابەش 100 یەکسانە بە 0 فاریزە 0 1. 1 دابەش 1000 یەکسانە بە 0 فاریزە 0 0 1. 1 دابەش 10,000 0 فاریزە 0 0 0 1. ئەگەر تەمەشاکەین چونکە 1 سفری هەیە لێرە 1 ڕەنووسم هەیە، چونکە 100 2 سفری هەیە لێرە 2 ڕەنووسم هەیە. 1000 3 سفر 3 ڕەنووس. 10,000 4 سفر 4 ڕەنووس. هەمیشە ژمارە یەکەکە لە کۆتاییەکەیە، لێرە دەبی 0 هەبی. کاتە ئەوەیە ڕێسای گۆڕینی 1 بەسەر 10 یان بەسەر 100 یان بەسەر 1000 و هەتا دوایی. بێگومان مەرجنیە 1 ئەگەر دووش بە هەردەی کرد 0 فاریزە 2 0 فاریزە 0 2. ئەگەر سێژ بی 0 فاریزە 0 3. ئەگەر هەرچ ژمارەک بی لێرە ئەگەر 1 ڕەنووس بوو دەبی بەو شێوەیەوی. ڕێژکەش هەیە هەر یەکسەر تەمەشا دەکەم ژمارەکەم توانی بە نێگەتیڤە. ئەگەر توانەکە بە نێگەتیڤ بوو هەمیشە دەبی ئەمن بزانم ژمارەکە بنچینەکەی هەر چەند بوو
هەر گچکەترە لە ژمارە یەک. مانای چێ گچکەترە لە ژمارە یەک؟ واتە سفر و فاریزە هەیە، ئەوجە ژمارە لێرە هەیە. بنچینەکە دەیە، زۆر ئاسانە. توانەکە کەم دووە، واتە سفر و فاریزە دەبی لێرە ئەمن 2 خانەم هەبی. هەمیشە لێرە ژمارە یەک هەیە، لە خانەکەی دیکەش سفر هەیە، کەواتە دەبیتە سفر فاریزە سفر یەک. ئەو های لێدێ. پرسیارەکەی دیکە پرسیاری 2 یەکسەر دەتوانم ئەوها بینووسم، یەکسانە بە 1 دابەش 10 توان 7. 10 توان 7یش ئەم دەزانم کە دەکاتە لێرە، واتە 7 0 1 2 3 4 5 6 7. یان ئەوها دەیهێڵمەوە یان دەیکەمە ژمارەی دەی ئەوها دەینووس. 1 2 3 4 5 6 7ەمین دەبی ژمارە یەک بنووسم. ئەو های لێدێ. پرسیاری 3 یان یەکسەر دەنووسم، چونکە توانەکە بە نێگەتیڤە ژمارەکە گچکەیە، و چونکە بنچینەکە دەیە یەکسەر دەنووسم 0 پاشان 6 خانەم هەیە 1 2 3 4 5 شەشەمین خانە ژمارە یەکە. لێرەش هەروە 0 و فاریزە 10 خانەم هەیە 1 2 3 4 5 6 7 8 9 دەیەمین ژمارە یەکە. ئەگەر ناچارم ئەو ژمارەی ئەوها بنووسم، 1 دابەش 10 توان 10، ئەوجە 10 توان 10 دەبی بزانم دەکاتە هەمان شتە وەکو لێرە 1 2 3 4 5 6 7 8 9 10. ئەوجە دوا دەبی بزانم 1 دابەش ژمارەکە یەکسانە بە چەند. کاتە 2 3 ڕێ هەیە، ئەو ڕێی ئاسان بوو لۆ من ئەوی بەکاردەینم. هەژمێر بکە. پرسیاری ژمارە 5 ئەو جارەی بنچینەکە دەنیە شتەکی دیکەیە، دەتوانم ئەوها بینووسم 1 دابەش 2 توان 6. ئەوجا 1 دابەش دەبی بزانم 2 توان 6 یەکسانە بە چەند. 2 توان 6 واتە 64. 1 دابەش 64 دەتوانم ئەوها بیهێڵمەوە، دەتوانم دابەشی دوور و درێژی بزانم 1 دابەش 64 دەکاتە چەند. پرسیاری ژمارە 6 لێرە دەتوانم ئەوها بینووسم 1 دابەش نێگەتیڤ 3، نێگەتیڤەکە ناگۆڕێ، تەنیا نێگەتیڤی توانەکەی دەگۆڕدرێ، ژمارە 4. ئەوجە یەکسانە بە یەکەکە هەر دەنووسرێتەوە لەسەرێ، چونکە توانەکە ژمارەی جووتە، نێگەتیڤەکە نامێنێ، دەبیتە پۆزیتیڤ، دەبیتە کۆ، و 3 جارانی خۆی 4 جار یەکسانە بە 81. ئەو های لێدە 1 دابەش 81. پرسیاری 7 1 دابەش 3 توان 3. 3 توان 3ش یەکسانە بە 27. ئەو های لێدێ 1 دابەش 27. پرسیاری 8 دەکاتە 1 دابەش کەم 2 توانی 5 یەکسانە بە 1 دابەش، لێرە چونکە توانەکە ژمارەی تاکە، نێگەتیڤەکە هەر دەمینێتەوە یەکسانە بە 32. ئەوجە ئەو نێگەتیڤە لێرە بی، لەسەرەوەی دانێم، لەو تەنیشتەی دانێم، هیچ کێشان نییە، کو بەخۆم دەمەوێ ئەوها دای دەنێم، چونکە هەمان شتە، دەتوانم ئەوها بینووسم. چار کۆ 3 کەوانە 4 کەم 9 توان 0 کەوانە کۆ 5. لێرە ئەمن دەبی ئاگام لێبی
ڕێزیەتی کردارەکان بەکاربینم، ڕێزکردنی کردارەکان یان ڕێزیەتی ناو کەوانەکان پێشی هەموو شتێکی چاکەم ئەو ژمارەکانی وەکو خۆی بنووسمەوە، کاتە ئەو چارە وەکو خۆی دەنووسمەوە 4 کۆ 3 کەوانەکەش دەنووسمەوە، ناو کەوانەکەی چا دەکەم 4 کەم هەموو ژمارەک هەرچ ژمارەک بوو توانی سفر ژمارەکە یەکسانە بە یەک، کاتە لە زیاتی ئەو نۆ توان سفر دەنووسم یەک، ئەوجە کۆ 5 توان کەم 3 هەروەکو خۆی. ئەو جاری دووەم ناوکەوانەکەی دیسان هێشتا چانە بووە چاچی دەکەم یەکسانە بە چارەکەی دەینمە خوارێ، کۆیەکەی دەینمە خوارێ، سەیەکەی دەینمە خوارێ، کەوانەکەی دەنووسم 4 لێ بڕوا یەکسانە بە 3 کۆیەکەی دەنووسم. لێرە لە هەمان هەنگاو دەتوانم تۆزێک ئێرەش چاکەم بیکەمە 1 دابەش 5 توان 3 ئەوها دەتوانم لێ بکەم. ئەو جە هەنگاوی دووەم یان هەنگاوی سێم چارەکەی وەکو خۆی بنووسمەوە، کۆیەکەش بنووسم 3 جاران 3 یەکسانە بە 9 بنووسم وە کۆ 1 دابش 5 توان 3 واتە 5 جاران 5 جاران 5 کە دەکاتە 125. لە هەنگاوەکەی دیکە ئەو چارە و ئەو نۆی کۆ بکەمەوە یەکسانە بە 13 کۆ 1 دابش 125. ئەو جە پاشان 13 کۆ 1 دابش 125 ئەگەر 1 دابش 125ەکەی وەکو ژمارەی دەی بنووسم دابش دەکەم لێرە ئەوها 1 دابش 125 صفر و فاریزە 10 دابش 125 صفر ئەوجە 100 دابش 125 دیسان صفر ئەوجە هەزارەکەی دەینم دابش 125 هەشت باشە 8 جاران 5 40 8 جاران 2 16 و چاریش 20 صفر 2 8 جاران یەکەش 8 و 2 10 کاتە ئەوهای لێدێ صفر فاریزە 0 0 8 دەبیتە 13 کۆ 0 فاریزە 0 0 8 ئەوجە پاشان دەبیتە 13 تەواو 0 0 8 بە هەمووی ئەوهای لێدێ. پرسیاری ژمارە 10 هەفتەکەی جارێ وەکو خۆی دەنووسمەوە، کەمەکە وەکو خۆی، هەشتەکە وەکو خۆی، ئەو توانەی چا دەکەم دەبیتە لێرە چونکە کەوانە هەیە واتە لێکدانە با جارێک کەوانەکەی وەکو خۆی بنووسمەوە 1 دابش 2 توان 3 کۆ 13. هەنگاوی دووەم هەفتەکە وەکو خۆی، کەمەکە وەکو خۆی، هەشتەکە وەکو خۆی، کەوانەکە جارێ وەکو خۆی 1 دابش 8 ئەوجە کۆ 13. پاشان هەفتەکە وەکو خۆی لێرە تەمەشاکەم لێکدان هەیە لە مابەینی 8 لەگەڵ 1 دابش 8 واتە ئەو هەشتە و ئەو هەشتا دەبنە 1 چونکە 8 دابش 8 چونکە ئەو هەشتە لە سەرەیە هەشتەکەی دی لە ژێر کردە واتە دەتوانم کورتکردنەوەیان لۆ ئەنجام بدەم. هەشتەکان لەگەڵ 1 دەڕۆن دەبنە 1 دەمینێتەوە نێگەتیڤ هەمووی 1 ئەوجە کۆ 13کەش دەمینێتەوە. ئەوجە پاشان هیچ کێشە نییە دەتوانم ئەو هەفتە کەم 1 چونکە لە ڕاستەوە لۆ چەپ یەکسانە بە 6 ئەوجە کۆی بکەمەوە لەگەڵ 13 6 و 13 یەکسانە بە 19 ئەوهای لێدێ. پرسیاری ژمارە 11 ناوکەوانەی چاکەم یەکسەر لێرە دەبیتە 2 لەگەڵ 2 یەکسانە بە 4 ئەوجە 4 توانی نێگەتیڤ 2 کۆ دیسان ناوکەوانەی چاکەم 2 توان نێگەتیڤ 4 ئەوجە ئێستا دەبیتە 1 دابش 4 توان 2 کۆی بکەمەوە لەگەڵ 1 دابش 2 توان 4 4 توان 2 واتە 16 1 دابش 16
و 2 توان چاریش هەر دەکا 16. ئەو جەکە کۆیان دەکەمەوە دەبیتە 1 سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە 2 دا بە 16 کورتکردنەوە هەیە لە مابەینی 2 و 16 دابەشی 2 هەردوو لە یەکسانە بە 1 لە 8 1 دابەش 8. پرسیاری 12 دووەکەی وەکو خۆی دەینمە خوارێ کەمەکەی دەینمە خوارێ ئێستا دەنووسم 1 دابەش 2 توان 3 هەتا ئەو نێگەتیڤەی توانەکەی نەمینێ دووەکەی دەینمە خوارێ نێگەتیڤەکەی دەینمە خوارێ ئەوجە ئێستا کەوانم پێویست نییە 1 دابەش 2 توان 3 واتە 8 ئەوجە 2 کەم 1 دابەش 8 یەکسانە بە ئەو دووەی وەکو کەرت دەنووسم ژێرەکەی 8 بی کو وەکو کەرت بینووسم ژێرەکەی 8 بی لێچی دەم لەگەڵ 8 سەرە و ژێرە ئەوها یەکسان دەبی بە 16 لە 8 کەم 1 لە 8 واتە 2 دەتوانم بنووسم وەکو 16 دابەش 8 چونکە 16 دابەش 8 دەکاتە 2 لۆ نەینووسم دەبی ئەوها بینووسم چونکە کەرتم هەیە ژێرەکەی 8 ئەوجە ئێستا 1 ژێرە دەنووسرێ هەمیشە سەرەی کەرتەکان لێ دەرکردنە 16 یەکی لێکەم بی 15 ئەوجە ئەو 15 دابەش 8 یان ئەوها دەیهێڵمەوە یان دەیکەمە بۆ وێنە یەکی تەواو و 7 لە 8. ئاهێنانی ئازاد هێزەکانی ژمارە 10 ژمێر بکە پرسیاری ژمارە 13 ئەوها دەنووسرێ ئەو پرسیارە یەکسانە بە 1 دابەش 10 توان 1 دەتوانێک واتە هەردا پێویست ناکە توانەکەی بنووسم 1 دابەش 10 یان ئەوها دەیهێڵمەوە یان دەیکەمە 0 فاریزە 1 لێرە دەبیتە 1 دابەش 10 توان 9 10 توان 9 واتە 10 9 سفری هەبی ئەوە 3 4 5 6 7 8 9 یان ئەوها دەیهێڵمەوە یان دەیکەمە ژمارە چی کەرتی دەی. پرسیاری 15 یەکسانە بە 1 دابەش 10 توان 8 واتە 8 سفر نابی ئەوها بیهێڵمەوە وەکو توان دەبی بیکەمە 0 ئەوها 1 2 3 4 1 2 3 4. پرسیاری 16 1 دابەش 10 توان 12 واتە 12 سفری هەیە 1 دابەش 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ئەگەر بیکەمە ژمارەی دەی ئەوهای دەنووسم 0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 دوازدەمینەکەی دەکەمە ژمارە 1. پرسیاری 17 1 دابەش نێگەتیڤ چارەکەی خوارێ هەروەکو خۆیتی تەنیا توانەکە دەبیتە پۆزتیڤ دەبیتە پۆزتیڤ 1 بەڵام پێویست ناکە بنووسم ئەوجا هەر ئەوها دەیهێڵمەوە یان دەنووسم وەکو ژمارە چی دەی یەکسانە بە نێگەتیڤ 0 و 25 چونکە 1 دابەش 4 دەکاتە 0 و 25 ئەگەر نەزانم دابەش دەکەم ئەوها 1 دابەش 4 10 دابەش 4 2 2 جاران 4 8 10 هەشتی لێ بڕوا 2 سفرەشکە زیاد دەکەم 20 دابەش 4 5 و هەتا دوایی. پرسیاری 18 یەکسانە بە 1 دابەش 5 توان 2 5 توان 2 دەکا 25 1 دابەش 25 ئەوهای یان دەیهێڵمەوە یان دەیکەمە ژمارەی دەی دابەشی دەکەم واتە ئەوهای لێ دێ ئەوها 0 و
چار. چار لە سەد. پرسیاری 19 یەک دابەش نێگەتیڤەکەی دەیەکەی هەر دەمینێتەوە بەڵام توانەکەی دەبیتە پۆزیتیڤ. ئەوها چار. ئەوە زۆر زۆر گرنگە لە ناوکەوانەی بیهێڵمەوە، چونکە توانەکە ژمارە چی جووتە کە تا نێگەتیڤەکە نامینێ دەبیتە پۆزیتیڤ، واتە دا جاراندا دەکاتە 10,000. ئەوهای لێدێ ژمارەی دەی دەبیتە 0 1 2 3 چارەمین ژمارە دەبیتە 1. پرسیاری ژمارە 20 یەکسانە بە 1 دابەش نێگەتیڤ 2 تەنیا توانەکە دەبیتە پۆزیتیڤ. ئەوهای لێدێ 6. دیسان 1 دابەش چونکە شەشەکە جووتە نێگەتیڤەکە نامینێ دەبیتە پۆزیتیڤ، کەواتە 2 توان 6 دەکا چەند دەکا 64. 1 دابەش 64. پرسیاری 21 ئەو 12 وەکو خۆی دەنووسمەوە جارێ کەمەکە وەکو خۆی 5 توان 0 واتە 1 هەموو ژمارەك توان 0 دەکاتە 1 کۆ لێرە 3 توانەکەی نێگەتیڤە دەیکەمە پۆزیتیڤ 1 دابەش 3 توان 3 کۆ 1 دابەش 9 توان 2. 12کە دەنووسرێتەوە یان لۆ بینووسمەوە تەنیا 12 یەکی لێ کەمکەمەوە یەکسەر، چونکە لێرە دەبی هەرچەندە ڕێزیەتی کردارەکانیش نییە بەڵام هەڵە نییە. ئەگەر بمەوێ دەیهێڵمەوە جارێ چاچی ناکەم، بەڵام ئەگەر چاچیشی کەم هیچ هەڵە نییە. 12 کەم 1 یەکسانە بە 11 کۆ 1 دابەش 27 چونکە 3 توان 3 یەکسانە بە 27 کۆ 1 دابەش 81. ئەوجا ئێستا 11 کەم لێرە هەیە کۆ 1 لێرە 27 لێرەش 81. ئەگەر بمەوێ ژێرەکانیان ڕێک بێخم لێرە 11کە ژێرەکەی 1 چ ژمارە چی بینم هەتا چونکە لێرە 81 گەورەترین ژمارەیە کەواتە لێکی دەم لەگەڵ 81 ڕێکیان دێخم لێکی دەم لەگەڵ 81 سەرە و ژێرە 27 لێک دەدەم لەگەڵ 3 دەبیتە 81 27 جاران 3 هەتا ئەویش ببیتە 81 81کەش هیچ لێ ناکەم. ئەوجا ئێستا یەک ژێرەم هەیە کە 81 لێرە ماوە 81 جاران 11 دەبی لێکی بدەم بزانم دەکاتە چەند 1 جاران 1 1 جاران 8 1 جاران 1 1 جاران 8 1 9 8 891 891 کۆی بکەمەوە لەگەڵ 1 جاران 3 3 کۆی بکەمەوە لەگەڵ 1 ئەوجا 81کەی بنووسمەوە 891 کۆی بکەمەوە لەگەڵ 4 دەبیتە 895. ئەوجا لێرە نازانم ئایا کورتکردنەوە هەیە. پرسیاری 22 5 توان 0 دەکا 1 چلونەوەکەی دەنووسمەوە 1 کۆ 6 یەکسانە بە 7 نێگەتیڤ 2 1 کۆ چلونەوەکەی دەنووسمەوە 7 توان نێگەتیڤەکەی دەکەمە 1 دابەش 7 توان 2 1 کۆ 49 جاران 1 دابەش 7 توان 2 واتە 49. ئەو دوو 49 دابەش 1 دەکرێن دەبنە 1 کاتە 1 لێرە 1 لێرە ئێرە هەموو بووە 1
کۆی بکەمەوە لەگەڵ ئەو یەکە ئێرە یەکسانە بە 2 هەمووی بووە ژمارە 2. ئێستا ڕاهێنان و شیکاری پرسیارەکان هەژمێر بکە. هەژمێر بکە پرسیاری 23. 18 کەم 16 توان کەم 5 ناو کەوانەکەی ئەنجام بدەم. 18 کەم 16 2 توان نێگەتیڤ 5 یەکسانە بە 1 دابەش 2 توان 5 و یەکسانە بە 1 دابەش 32. پرسیاری 24. 15 کۆ 6 جاران 10 توان 0. 15کەی بنووسمەوە کۆ 6 جاران هەموو ژمارەك توان 0 یەکسانە بە 1 10 توان 0 1. 15 کۆ 6 جاران 1 هەر 6 ئەوجە 15 کۆ 6 یەکسانە بە 24 21. ببورن. پرسیاری 25. 3 جاران 3 توان کەم 3 ناوکەوانە 3 جاران 3 9 نێگەتیڤ 3 1 دابەش 9 توان پۆزیتیڤ 3 و 1 دابەش 9 جاران 9 81 81 جاران 9 9 جاران 1 9 9 جاران 8 72 1 دابەش 729 ڕەنگە ئەوها بیهێڵمەوە ئاسانترین شت بی. پرسیاری 26. 1 نێگەتیڤ 2 توان نێگەتیڤ 2 ناوکەوانەی 1 نێگەتیڤ دەبیتە 1 دابەش 2 توانی 2 توانەکەی تەنیا دەبیتە پۆزیتیڤ. ئەوجا ئێستا ئەو کەوانەشی پێویست نەدەکرد نازانم لۆ لێرە کەوانە هەبوو ئەوەی ڕاستی بی هیچ کەوانەی پێویست نییە. ئەوجا ئێستا 1 2 توان 2 واتە 4 1 چارەکی لێ بڕوە یەکسانە بە 3 چارەک. ئەگەر نەزانم دەتوانم ئەو یەکەی ژێرەکەی چونکە یەکە ژێرەکەی بکەمە 4 واتە لێکی بدەم لەگەڵ 4 سەرە و ژێرە ژمارەکە دەبیتە 4 دابەش 4 کەم 1 دابەش 4 1 ژێرەیان لۆ دەنووسم 4 کەم 1 یەکسانە بە 3 دەبیتە 3 چارەک. پرسیاری ژمارە 27. 3 توان نێگەتیڤ 2 جاران 2 توان 2 جاران 4 توان 0 ژمارە یەکەم ئەوها دەتوانم بنووسم 3 توان 2 لێکی بدەم لەگەڵ 2 توان 2 واتە 4 و 4 توان 0 واتە 1 ئەوجا 1 دابەش 9 جاران 4 جاران 1 هەر 4 ژمارەکە دەبیتە 4 دابەش 9 چونکە سەرەی کەرتەکان لێک دەدرێ و ژێرەکەشیان لێک دەدرێ. سەرەی کەرتەکان هەمیشە ئەو ژمارە تەواوانە ژێرەکەیان یەکە 1 جاران 4 4 9 جاران 1 هەر 9. پرسیاری 28. 10 کۆ 4 توان 3 کۆ 2 توان نێگەتیڤ 2 ئەگەر دەیەکەی بنووسمەوە 4 توان 3 واتە 16 جاران 4 واتە 64 جارانی 1 دابەش 2 توان پۆزیتیڤ 2 10 کۆ 64 جاران 1 دابەش 4 ئەو 64 و ئەو 4 لەگەڵ یەک کورد دەکرێنەوە هەردوو لای سەرە و ژێرە دابەشی 4 دەکەم 4 کە دابەشی 4 دەکەم دەبیتە 1 64 کە دابەشی 4 دەکەم یەکسانە بە 16 ئەوجا
لێرە ماوە تەنیا 16، لێرەش ماوە 10 کۆ 16، 10 و 16ش دەکاتە 26. پرسیارەکەی پرسیاری ژمارە 29. 6 توان 2 3 توان 2 1 توان نێگەتیڤ 1. 6 توان 2 واتە 36، 3 توان 2 واتە 9، لێرەش 1 توان کەم 1 واتە 1 دابەش 1 توان 1 پێویست ناکە یەکەکە بنووسێ واتە هەر دەکا 1. 36 کەم 9 کۆ 1. 36 9 لێ بڕوا 16 9 لێ بڕوا 7 و لێرە ماوە 2 کۆ 1 و 27 و یەکیش دەکا 28. پرسیاری ژمارە 30. 16 کەم ئەو جۆرە کەوانەیان کردیتەوە هەتا زۆر تێکەر نەبی لەگەڵ کەوانەکەی دیکە گچکەکە، بەڵام هیچ کێشەش نییە ئەگەر وەکو یەکیش بن. دوو جۆرە کەوانە لە ناو کەوانەی هەیە. ئێستا 16کەی دەنووسمەوە، کەمەکەش دەنووسمەوە، کەوانەکەش دەنووسمەوە. 15 کەم ئێرە چا دەکەم دەبیتە 1 دابەش نێگەتیڤ 2 توانی 3. ئەوەش کەوانەیە. 16کەی دەنووسمەوە، کەمەکەی دەنووسمەوە، 15ی دەنووسمەوە، ئەو کەمەش دەنووسمەوە. لێرە 1 دابەش 2 توان 3 بە کەمیش واتە نێگەتیڤ 8. 16ی دەنووسمەوە، 15 لێرە ئەگەر ئەو کەوانەی بکەمەوە نێگەتیڤ لەگەڵ نێگەتیڤی دەبیتە پۆزیتیڤ، دەبیتە کۆوە. کەم و کەم دەبیتە کۆ لە کاتی لێکدان و دابەشکردن. ئەوجە پێویست ناکە تەنیا ئەو کەوانە جارێ پێویستەکە. ئەو جێستا ئەو کەوانەش لابەم دەبیتە 16 کەم 15 و کەم لەگەڵ کۆی یەکسانە بە دیسان بە کەم 1 لە 8. ئەوجە ئێستا 16 15 لێ بڕوا یەکسانە بە 1 نێگەتیڤ 1 لە 8. ئەوجە 1 لە 8 لێ بڕوا واتە ئەمن ئەو یەکەی هەمیشە دەتوانم بنووسم وەکو بۆیەنە 8 لە 8. بزانە لێرە چم هەیە دەتوانم ژێرەکەی ئەوها لێ بکەم. ئەگەر لێرە ژمارە 2 هەبوو دەتوانم بنووسم 2 دابەش 2. ئەو یەکەی دەکەمە 8 دابەش 8. ئەوجە 1 دابەش 8 لێ بڕوا یەکسانە بە 7 دابەش 8. کاتە ئەو یەکە هەمیشە دەتوانم بینووسم وەکو هەر ژمارەیەک 100 دابەش 100 چکە هەر دەکا 1. 2 دابەش 2 5 دابەش 5 هەر ژمارەك بمەوێ. پرسیاری بەهای هەر یەک لەو بڕانە بە پێی بەهای گۆڕاوەکە بدۆزەوە. پرسیاری ژمارە 31. ئەو بڕێ وەکو خۆی دەنووسمەوە 2 کەوانە س توان 2 کۆ پیتی س کاتێک پیتی س یەکسانە بە ئەوجە لێرە نازانم ئەوە نووسرایە یەکسانە بە 1 یان یەکسانە بە 2 یان یەکسانە بە 2 فاریزە 1. ئەوەی ڕاستی بی نازانم کامە ڕاستە. ئایا فاریزەکە ئەوها دەنووسرێ ئەگەر لە مابەینی بنووسریان لە مابەینی ئەوها دەنووسرێ تۆزێک نازانم. ئەگەر پیتی س کردیە 2 ژمارە 2 فاریزە 1 ڕەنگە ئەگەر مەبەستیان ئەگەر س 1 بی یان دوایش ئەگەر 2 بی ڕەنگە ئەوها بی مەبەستەکە زیاتر. کاتە باجارێ 1 بی بزانین کووە. ئەگەر پیتی س ژمارە 1 بوو دەکا 2 1 توان 2 کۆ 1 و دەکا 2 1 توان 2 هەر 1 1 و 1 2 ئەوجە 2 توان 2 جاران 2 یەکسانە بە 4. ئەوە ئەگەر پیتی س 1 بوو. ئەگەر پیتی س
ژمارە 2 بوو، هیچ کێشە نییە، لە زیاتی پیتی س دەنووسم 2 توان 2 کۆ 2 لێرە 2 2 توان 2 واتە 4 کۆ 2 2 4 ن توان 2 کۆ ن ئەگەر پیتی ن ژمارە 3 بوو، لە جیاتی پیتی ن دەنووسم ژمارە 3 ئەوها دەنووسم 4 جاران 3 توان نێگەتیڤ 2 کۆ 3 4 جاران 3 یەکسانە بە 12 نێگەتیڤ 2 کۆ 3 یەک دابەش 12 توان 2 کۆ 3 یەک دابەش 12 توان 2 واتە 12 جاران 12 144 کۆ ژمارە 3 ئەوجا لێرە ئەو ژمارە 3 ژێرەکەی یەکە، ژێرەکەی دەکەمە 144 جاران 144 و ژمارەکان کۆ دەکەمەوە وەکو هەموو جارێ 3 جاران 144 بزانم دەکات چەند، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکەی ژێرەکەشیان یەک ژێرەیە 144 بزانە لێرە دەکات چەند. ئەگەر کورتکردنەوە هەبوو کورتکردنەوەی دەکەم. پرسیاری ژمارە 33 لێرە ئەو بڕەم هەیە پیتی ج توان 2 کۆ پیتی ج کاتێک پیتی ج یەکسانە بە نیو کەواتە لێرە دەنووسم نیو توان 2 کۆ نیو. نیو توان 2 واتە ئێرەش توان 2 ئێرەش توان 2 هەر کەسە بەتەنێ واتە یەک توان 2 و دووش توان 2 کۆ نیو. یەک توان 2 هەر دەکا یەک، بەڵام 2 توان 2 یەکسانە بە 4 کۆی دەکەمەوە لەگەڵ نیو هەتا ژێرەی ئەو بڕەش ببیتە 4 لێکی دەم لەگەڵ 2 کەواتە یەک دابەش 4 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 دابەش 4 ژێرەکانیان یەک ژێرەی دەنووسم یەک و دووش یەکسانە بە 3 3 دابەش 4. پرسیاری ژمارە 34 ئەو بڕەم هەیە ئەگەر پیتی م یەکسان بوو بە 9 بڕەکە دەکاتە چەند؟ لە جیاتی پیتی م دەنووسم 9 توان نێگەتیڤ 2 جاران 9 توان 0 جاران 9 توان 2 یەک دابەش 9 توان 2 جاران 9 توان 0 واتە یەک و 9 توان 2 واتە 81 ئەوجا یەک دابەش 81 جاران یەک پێویست ناکە بنووسم، بەڵام جاران 81 لەو سەرەوەی دەنووسم ئاسانترە. ئەوها 81 و 81 دابەشی 81 هەردوو لە سەرۆ ژێرە دەبیتە یەک لێرە یەک لێرە هەمووی کردیە ژمارە یەک. پرسیاری 39 خشتەیەک دروست بکە ستوونەکانی ن و ن توان کەم 2 و 2 پیتی ن بێت، خشتەکە تەواو بکە بە پێدانی ئەم بەهایانە بە پیتی ن کەم 5 و کەم 4 کەم 3 کەم 2 کەم 1 و هەتا ژمارە 5. زۆر ئاسانە، تەنیا خشتێک دروست دەکەین. بۆ وێنە دروست دەکەین 3 ستونە لەو ستونەی پیتی ن لەو ستونەی ن توان کەم 2 لەو ستونەی 2 پیتی ن کەم 2 پیتی ن. یەکەم ژمارە نێگەتیڤ 5 یان کەم 5 کە دەیکەمە ن توان کەم 2 ناچارم لە ناو کەوانەی دانێم دەنا نابی ئەو های لێدێ نێگەتیڤ 5 لە ناو کەوانەی توان نێگەتیڤ 2 دەنووسرێ وەکو یەک توان نێگەتیڤ 5
وا لێرە کەم دووەکە دەبیتە 2 بەڵام چونکە 2 ژمارەی جووتە ئەو نێگەتیڤە نامینێ دەبیتە پۆزیتیڤ و دەبیتە 5 جاران 5 25 کەواتە ئەو های لێدێ لە کۆتاییەکەی. هەموو ژمارەکان بە هەمان شێوە نێگەتیڤەکە نامینێ دەبیتە 4 توان 2 دەکا 16 واتە 1 دابەش 16 3 توان 2 9 1 دابەش 9 2 توان 2 4 1 دابەش 4 و هەتا دوای ئەو جارەی ستونەکەی دیکە ئەو هایە لە جیاتی پیتی ن دەنووسم یەکەم جار کەم 5 دوایە کەم 4 لە کاتی لێکدانی دوو نێگەتیڤ ئەنجامەکەی پۆزیتیڤە ئەنجامەکەی کۆیە بەڵام پێویست ناکە بنووسم لێرە ئەو های لێدێ بەڵام لە کاتی لێکدانی ژمارەی نێگەتیڤ لەگەڵ ژمارەی پۆزیتیڤ وەکو ئێرە ئەنجامەکەی هەر نێگەتیڤە کەواتە ئەو کات جیاوازی هەیە لە مابەینی ئایا ژمارەکانی من پۆزیتیڤ بوون یان نێگەتیڤ بوون کە نێگەتیڤە کە توانی ژمارەی دەکەین ژمارەکە جووتە هیچ ناگۆڕێ بەڵام لە کاتی لێکدان دەگۆڕێ لێکدان لەگەڵ پۆزیتیڤ یان لەگەڵ نێگەتیڤ هیچ کێشە نییە وەکو یەک نییە ئەگەر تەمەشاکەن لێرە دەیە لێرە نێگەتیڤدا 8 نێگەتیڤ 8 و هەتا دوایی کاتە خشتەکە بەو جۆرەی دروست دەبی وەکو لێرە دیارە. بێمە لای پرسیاری ژمارە 40 شێواز ئەم شێوازە وەسف بکە کەم 1 توان 1 یەکسانە بە چەند و کەم 1 توان کەم 2 یەکسانە بە چەند و کەم 1 توان کەم 3 یەکسانە بە چەند و کەم 1 توان کەم 4 یەکسانە بە چەند شێوازەکە چاچی بکەین بزانین دەکاتە چەند. کەم 1 توان 1 هەر دەکا کەم 1 هیچ لە مەسەلەی نەگۆڕدرا. کەم 1 توان نێگەتیڤ 2 دەبیتە ئەوها کەم 1 و توان 2 چونکە توان 2 کەمەکە نامینێ یەکسانە بە 1 دابەش 1 کەواتە یەکسانە بە 1 بە پۆزیتیڤ ئەوها ژمارەکە هەمووی دەبیتە 1. ژمارەکەی دیکە یەکسان دەبی بە 1 دابەش نێگەتیڤ 1 توان 3 و دەبیتە نێگەتیڤ 1. ژمارەکە هەمووی 1 دابەش نێگەتیڤ 1 هەر دەکا نێگەتیڤ 1 کاتە ژمارەکە ئەنجامەکەی دەبیتە نێگەتیڤ 1 لێرە. ئەوی دیکە دەبیتە 1 دابەش نێگەتیڤ 1 توان 4 و چونکە توانەکە جووتە دەبیتە 1 دابەش 1 بە پۆزیتیڤ کەواتە هەمووی ئەنجامەکە یەکسان دەبی بە 1 یەکسانە بە 1 لێرە یەکسانە بە 1. ئەگەر تەمەشایان کەین یەکەم ژمارە کەم 1 کۆ 1 کەم 1 کۆ 1 ئەو های لێدێ ئەدی لێرە نووسرایە کەم 1 توان کەم 100 دەکا چەند. تەمەشای توانەکەی دەکەم ئەگەر توانەکە ژمارە چی جووت بوو ئەنجامەکەی دەبیتە 1 توانەکە هەر چەند بوو ئەگەر ژمارە چی تاچیش بوو ئەنجامەکەی یەکسان دەبی بە نێگەتیڤ 1 کەواتە لێرە دەبی بزانم ئەنجامەکەی دەبیتە 1. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە ئەو هادەی نووسم 1 دابەش نێگەتیڤ 1 توان 100 ئەوجا 1 دابەش نێگەتیڤەکە نامینێ 1 توان 100 1 توان 100 هەر دەکا 1 کەواتە دەبیتە 1. لێرە دەگەمە ئەو دەرەنجامەی کە ئەگەر هاتوو توانەکە جووت بوو ئەنجامەکەی پۆزیتیڤە ئەگەر توانەکە تاک بوو ئەنجامەکەی نێگەتیڤە بەڵام هەموو کات هەر دەکاتە ژمارە 1 توانەکە هەر چەند بوو. پرسیاری 41 بەهایەکانی توان 1
لێکی بدەین لەگەڵ نتوان نێگەتیڤ یەک بدۆزەوە ئەگەر پیتی یەک بوو یان دوو بوو یان سێ بوو. دەرەنجام چیت بۆ دەردەکەوێت دەربارەی نتوان یەک جاران نتوان نێگەتیڤ یەک. با چاچیکەین بزانین کووە. با بڕەکەی بنووسمەوە پیتی نتوان یەک لێکی بدەم لەگەڵ پیتی نتوان نێگەتیڤ یەک. ئەگەر هاتوو یەکەم جار پیتی یەک بوو لە جیاتی دانان یەک توان یەک جاران یەک توان نێگەتیڤ یەک. یەک توان یەک هەردەکا یەک جاران لێرەش دەبیتە یەک توان یەک. یەک جاران یەک هەردەکا یەک. ئەوە ئەگەر ژمارە یەک بوو کردیە یەک ئەنجامەکەی. ئەو جارەی ئەگەر هاتوو پیتی ژمارە دوو بوو بزانین دەکات چەند. لە جیاتی پیتی ژمارە دوو توان یەک جاران دوو توان نێگەتیڤ یەک. دوو توان یەک هەردەکا دوو و دوو توان نێگەتیڤ یەک ئەو هادەنووسرە یەک دابەش دوو توان یەک پێویست ناکە بنووسم یەک و دوو جاران نی و دووەکان لەگەڵ یەک دەڕۆن دەبنە یەک واتە هەر یەکسانە بە یەک. ئەو دوانە کورت دەکرێنەوە لەگەڵ یەک. ئەویش هەر کردیە یەک. سێ توان یەک لێکی بدەم لەگەڵ سێ توان نێگەتیڤ یەک. سێ توان یەک هەر سێ یەک دابەش سێ توان یەک. سێکان لەگەڵ یەک کورت دەکرێنەوە سێ دابەش سێ دەکا یەک لێرەش هەر کردیە یەک. دەگەمە ئەو ئەنجامەی کە پیتی هەر چەند بوو ئەگەر هەر چ ژمارەک بوو بەڵام یەک جار لێرە توانەکەی پۆزیتیڤ بوو جارەکیش نێگەتیڤ بوو لە مابەینیان جاران هەبوو ئەنجامەکە هەر یەکسانە بە ژمارە یەک. لێرە دێمە کۆتایی هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.